هەواڵێکی ترمان تایبێتە بە ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان چالاکیەکان لەوێش بەردەوامی هەیە لە سنە لە بەڕاستیمێکدا یەکێک لە ڕۆمانەکان کە ڕۆمانی سەمای چارەنووسی نووسەر فەوزیە بەشارەتە لە ئێستادا چاپ و بڵاو کراوەتەوە بێگومان بە ئامادەبوونی کۆمەڵێک لە نووسەران و هەروەها هونەرمەندان و ئەدیبان نوێترین یاخود نوێترین بەرهەموو ڕۆمانی سەمای چارەنووسی نووسەر فەوزی بەشارەت بڵاوکرایە و واژۆی لەسەر کرا. خڵی سەرقەنی نیاستە لیۆ نەکردمانەوەی وێت خوای کوێدی نیست کە وەفردنیێبانی پێشکەشتان لێ باشنەکە وەجگە لەوە کتێبەکە هەڵگری سەدان وشەی جوانی کوردیە هی ناوچەی گەڕووس کە لازمە ئێمە ئاگاداری بن تەنانەت لە نووسینەکانی خۆمانە بەکاری بین. ڕۆمانی سەمای چارەنووس تاکە ڕۆمانێکە کە بە شێوەزاری گەڕووس نووسراوە یەکەم جار کە خانمی فەوزیەی بەشارەت نیشانی دامێت پێش لەوە چاکرێ هێنای بۆ من خوێندمەوە بۆ پرسوڕا تا خوێندمەوە زۆر ماندوو بووم پێوەی تا ئاشنا بووم لەگەڵ شێوەزارەکەی اینجا کەم چوومە ناو دنیای ڕۆمانەکە و لەگەڵ شێوەزارەکەی ئاشنا بووم دیتم کە دنیایەک لە فەرهەنگ و کەلەپور و دەسەواژەی جوانی کوردی هەن کە ڕەنگە خەڵک زۆر لی بێبەهرە بن بەداخەوە هەر هیچ نەبێ ئەم ڕۆمانە هەڵگری بابەتێکی گەورەی ئەدەبیە لە شێوەزاری گەڕووس کە ڕەنگە تا ئەمڕۆ زۆر گرنگی پێ نەدراوێ یا بەرەی تازەتر گرنگی پێ نەدەن چونکە زمانی فارسی بە جۆرێک زاڵ بووە بەسەر ئەو ناوچانە یعنی گریکی لە زمانەکە بڕیوە. من بە ئەنوانە نووسەرێک تێم داستان ئەنووسم لە ڕاستای داستانەکە ئەو چتی ئەو کاراکتەرەکانم وا قساکەن یا خۆم بە ئەنوانە ڕاویک کە هەمیشە سعیم کردە هەم لە فەزای داستانەکە دوور بم فرێ دوور بم لەو فەزاوە فقط ئەمانەتدارە کاراکتەرەکانم بێم لەبارە ئەحساسیان و لەبارە ئەو ڕوودادگەلەوە ئیتفاقە کەفی یا کاراکتەرەکانم کە چۆن قساکەن بە زوان دایکی بینووسم. Anyway.